لە هەرێمی کوردستان. نەجیب لەتیف بڕیاردەری لیژنەی نەزاهە لە پەرلەمانی کوردستان لەگەڵمان دەبێت. بەڵێ نەجیبەخان شەوتان باش، وەکو لیژنەی دەستپاکی لە پەرلەمانی کوردستان پێتان وایە لیژنەکەتان چالاک بووە، وایە توانیوەتی لە ئاستی ئەو بەرپرسیارەتیە بێت کە وەک زۆرێک لە ناوەندەکان باسی دەکەن کۆمەڵێک مەلەفی زۆری گەندەڵی هەبووە، توانیتانە لەو ئاستابن کە بتوانن خەڵکانێکی زۆر ببەنە بەردەم دادگاکان؟ بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان، شەوی ئێوە و بینەرانی کەناڵک بەڕێزەکە ئێوەش باش. سەرەتا پیرۆزبایی دووبارە دەستپێکردنەوەی پەخشی کەناڵەکەتان لە یەکەم. بێگومان ئێمە لە لیژنەی دەستپاکی لە پەرلەمانی کوردستان لەم خولەی پەرلەمان ناواتە لە خولی چوارەمە سەرەتای دەستپێکردنی کاری لیژنەکە بوو، لەبەرەوەی لە خولەکانی ترا لیژنەیەک بەناوی لیژنەی دەستپاکی نەبوو. لە خولی سێمە فترەیەک ماوەیە کە ساڵێکی شتێنە پەڕی ئەو لیژنەیە هەبووە، بەڵام دواتر هەڵوەشاوەتەوە و کارەکانی ڕاگرتووە. بۆیە کات ئێمە لەم خولا لە سەرەتای دەست بەکاربوونی پەرلەمانەوە کارمان کرد لە لیژنەکە، ینی هیچ پێشینەیەک و ئەرشیفێکی ڕابردوومان لە بەردەستانە بوو، بەڵکو لە سەرەتاوە دەستمان پێکرد بە کاری لیژنەکە. و لە سەرەتای دەست بەکاربوونمانەوە کۆمەڵە دۆسەی گرنگمان وروژاند لە لیژنەکە و ئاراستی لایەنە پەیوەندیدارەکانمان کرد، بەڵام بەداخەوە ینی ئەو دۆسیانە تا ئێستاشی لەگەڵا بێ هیچی دەرەنجامێکی ئەو تۆی نەبووە و نەتوانراوەکە کاری جدی لەسەر بکرێت لەلایەن حکوومەتی هەرێمەوە و بەتایبەتی ئەو دام و دەستگا و دامەزراوانەی کە پەیوەندیان هەبوو بەو بابەتانەی ئێمە دۆسیەکانمان لەسەرکردنەوە. بۆیە لە ئێستاشا ئاگادارن کە کاروباری پەرلەمان بە جۆرێک پەخراوەکە هیچ کام لە لیژنەکان وەکو پێویست بەکاری خۆ و ئەرکی خۆیان هەڵناسن، بەڵام ئێمە لە لیژنەکە ینی کارمان لەسەر ئەو دۆسیانە لە کاتێکا کردووە کە قەیرانەکان بەو شێوەیە قوڵ نەبووەتەوە، بەڵام لە ئێستا بینی قەیرانەکان ئەوەندە زۆرن کە لە ئاستی لیژنەیەکی وەکو لیژنەی پەرلەمانە لە کاتێکا کە لیژنەکە وەڵام نەدرێتەوە و کارەکانی بۆ ڕایی نەکرێت لەو ئاستەیانە نەخێر منەتوانم بڵێم کە لیژنەکە ئێمە نەیتوانێ وەکو پێویست کار لەسەر ئەو دۆسیانە بکە، نەک لە بەرەوەی کە لیژنەکە کارانە بۆ نەیویستووە، بەڵام لە بەرەوەی کە وەڵامدانەوەیەکی وەکو پێویست نەبووە بۆ کاروباری لیژنەکانی ئێمە. ڕای تۆم بیست کە سەبارەت بە کاری لیژنەکەتان، بەڵام سەبارەت بە دەستەی دەستپاکی ئایا ئەوان چۆن کاریان کردەوە و ڕای ئێوە چێ لەسەر کارەکانی ئەوان؟ بەڵێ بێگومان دەستی دەستپاکیش ینی لە کاتێکا کە ئەویش بە جۆرێک هەر نوێیە چکە لە سەرەتای ساڵی 2009 ببوورە لە فترەیەکی کەم پێش خولی چوارەمی پەرلەمان ئەویش دەست بەکار بوو، بۆیە ینی لە کۆتایی 2013 دەست بەکار بووە و لە کاتێکا کە خولی چوارەم دەستی پێکرد ئێمە هەماهەنگی باشمان هەبوو لەگەڵ دەستەکە و ئەوانیش بە جددی ویستیان کار لەسەر دۆسیەکان کەن، بەڵام وەک ئاماژەم پێدا ینی دۆسیەکان زۆرن گەندەڵی گەیشتوتە ئاستێکە بەڕاستی چارەسەرکردنی زۆر ئاسان نییە، لە کاتێکا کە کاری دەستەکەش تەنها لێکۆڵینەوەیە لە دۆسیەکان ینی و ئاراستەکردنی بۆ دادگایە. بەڕای من ئەو دۆسیانش کە ئەوان ئاراستیان کردووە وەکو پێویست لە دادگا پێم وانییە کاری لەسەر کرابێ، هەرچەندە ئەوان خۆیان ئاماژە بۆواکەن کە ژمارەیەک لەو دۆسیانە لە دادگا لێکۆڵینەوەی تەواوی لێکراوە. بەڵێ نەجیبەخان تۆ باسی لەوە کرد کە ژمارێکی زۆر دۆسیی گەندەڵی هەیە و کارەکانی بەباشی نەڕۆشتۆ بەڕێوە، کاتە ینی لیژنەکەی ئێوە لە پەرلەمان دەستەیەکەیە لە دەرەوەی پەرلەمان کار لەسەر دۆسیەکانی گەندەڵی دەکات، ینی ئەگەر ئیشەکە بە ئێوە نەڕوات پێویستە چی بکرێت؟ حکومەت پێویستە چی بکە بۆی ڕوبەڕووی گەندەڵی ببێتەوە؟ بەڵێ بێگومان گەندەڵی لە هەرێمی کوردستان بەڕاستی ئاستێکی بەرزی تێپەڕانوە، ینی ئێمە ئەگەر سیرکەین عێراق لە جەمعەی شەفافیی نێودەوڵەتی لە 2014 کاتێک کە مەسحێکی کردو بۆ ئاستی گەندەڵی وڵاتان، یعنی عێراق لە پلەی شەشەمایە
ئەو وڵاتانی کە لە خوار عێراقەوەن و لەو گەندەڵترن یعنی وڵاتانێکن کە قابلی باسکردنین بۆ نمونە وەکو سۆماڵ وەکو ئەفغانستان وەکو باشووری سوودان وەکو کۆریای باکوور ئەمانن لە عێراق خراپترن لە گەندەڵیا جا عێراق لەوانەیە لە هەندێک ڕۆوە ناڵم لە زۆر ڕۆ لە هەندێک ڕۆ لە کوردستانیش باشتر بێ کەواتە کوردستان لە ئاستێکی گەندەڵی زۆر بەرزایە و پێویستی بە چاکسازی هەمەلایەنە و ڕیشەیی هەیە بۆیە حکوومەت یاریمی کوردستان پێویستە کاکە هەرچەنە زۆر دواکەوتووە لە ئەنجامدانی چاکسازی و لە سەرجەم سێکتەرەکانە پێویستی بە چاکسازی هەیە بۆیە پێویستە بەڕاستی فریا بکەوێت بۆ ئەو بارودۆخە هەتا لە دەست دەرنەچۆ چونکە بەڕای من ئێستا گەندەڵی لە ئاستێکایەکە لەوانەیە هەر هاوڵاتیان بۆ خۆیان لەوە زیاتر ینی تەحملی ئەو بارودۆخە نەکەن و لە حکوومەتیشی قوبوڵ نەکەن و لە پەرلەمانی قوبوڵ نەکەن کە چیتر گەندەڵی ئەوەنە بەربڵاو بێ و سەر بکێشێ بۆ زەوتکردنی قوتی خەڵکو و بە هەدەردانی سامانی میلەت و هەموو ئەو بوارانەی تر کە هەمومان نەزانین ئەمڕۆ هاوڵاتیانی بێزار کردووە و لەوانەیە لە کاتێکە تووڕێی و ناڕزایی هاوڵاتیان بگاتە ڕادەیە کە ئیتر حکوومەت نەتوانێت کۆنتترۆلی بکات. ناچی بەخانتەوە باست کرد کە دۆخی هەرێمی کوردستان لە ڕووی گەندەڵی و لە عێراق خراپتر بێ ئەمە بەستت لەوە بوو؟ من وتم لە هەموو ڕوویەکەوەنا بۆ نمونە لە عێراقا هەچەنە گەندەڵی لە ئاستێکی بەرزە لەوێش بەڵام ئەبینی موچەی فەرمانبەران دواناکەوە لە کاتی خۆیان ئەدرێ بۆ نمونە بانقەکان ئیفلاسیان نەکردووە لە پارە بەڵام لە هەرێمی کوردستانە بانقەکان پارەیتیانەماوە حکوومەتی هەرێم 4 موچەی فەرمانبەران قەرزارە حکوومەتی هەرێم پارەیەکی زۆری کۆمپانیەکان قەرزارە پارەی بانقەکان قەرزارە و ینی قەرزی ئەو قەرزانەی لە لای حکوومەتی هەرێمە زۆر لە توانای حکوومەت زیاترە بۆ پێدانەوەی بۆیە لە هەندێک ڕۆوەکوتم کوردستان بارودۆخی لە عێراق خراپترە. بەڵێ ناجی بەخان ینی ئەوەی کە باست کرد لەسەر ئاستی وەکو عێراق وەکو وڵات لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دووەمین وڵاتەوە لەسەر ئاستی گیان شەشەمین وڵاتە ئەم جۆرە لە پێودانگ و پێوانەکردن بۆ ئەو وڵاتانەی کە لەسەر ئاستی گەندەڵی لە جیاندا ڕێژەکەیان نیزبەکەیان بەم شێوەیە ینی چ پرۆژەیەکێ بۆی چارەسەری ئەم قەیرانە بکرێت چارەسەری گەندەڵی بکرێت لە ڕێگەی موسساتەکانەوە هەرێم پێویستە چی بکات کاری لیژنەکانی ئێوە پێویستە چی بکەن؟ بەڵێ بێگومان گەندەڵیەکان ینی گەندەڵی خۆی لە چەند بوارێک ئاکرێ بواری دارایی و بواری کارگێڕی و بواری یاسایی یعنی ئێمە بەداخەوە لە هەر سێ بوارەکە بەڕاستی ڕێژەیەکی زۆر لە گەندەڵی هەیە لە هەرێمی کوردستانە بۆیە وەکوتم ینی حکوومەتی هەرێم ئەبێ بە جدی کار بکات و پرۆژەی چاکسازی ڕابگەێنێ و بە جۆرێک فریای ئەو بارودۆخە بکەوێت کە لە دەست دەرنەچێت و لەوە زیاتر درێژە نەکێشێت بەڵام ئەمە بەڕاستی ئاسان نییە چارەسەرکردنی ئەو گەندەڵیانە و چارەسەری ڕیشەی کارێکی ئاسانیە لەبەرەوەی بە درێژایی حکومڕانی کوردی لە دوای ڕاپەڕینەوە ئەم گەندەڵیانە دەستی پێکردووە و ئێستا زۆر قوڵ بۆتەوە و ڕیشەی داکوتاوە لەبەرەوە چارەسەرکردنی بە ساڵێک و 2 ساڵ وە بە 3 خولیتری پەرلەمانیش پێم وانە چارەسەری ڕیشەی بکرێ بەڵام وەکو فریاکەوتنێکی سەرەتایی بۆ ئەو گەندەڵیانە هیچ نە بتوانێت حکوومەتی هەرێم بتوانێت موچەی فەرمانبەران بدا و بارودۆخی هاوڵاتیان کەمێک باش بکات لە ڕووی داراییەوە سەر ڕای گەندەڵەکانی تر لە ڕووی کارگێڕی و لە ڕووی یاساییەوە بۆ نمونە حکوومەتی هەرێمە توانێت پرۆژەیەک ڕابگەێنێت هیچ نە ئەو کۆمپانیا و کەرتی تایبەت کە بە شێوەیەکی گشتی ساڵانێکی زۆر لە کاتی ئاساییە زۆر سوودیان لەم حکوومەتە وەرگرتووە و دەوڵەمەند بوون لەسەر حسابی خەڵکی هەرێمی کوردستان ینی حکوومەت هاوکاری ئەوانی کردووە ئێستا حکوومەت پێویستە داوای هاوکاری لەوان بکە ینی ئەو کۆمپانیانە کە لە ئاستێکی زۆر بەرزان ئێمە زۆربەی سێکتەرەکانی هەرێمی کوردستان بەدەست کۆمپانیا و کەرتی تایبەتەوەیە لەبەرەوە پێویستەکە حکوومەتی هەرێم هیچ نە بۆ پێدانی ئەو قەرزەی هاوڵاتیان کە لەلایەتی داوای هاوکاری و هانا بۆ کۆمپانیەکان ببات بە چ بە کۆمپانیا ناوخۆیەکان و چ بیانیەکانەوە ئەمە وەکو چارەسەرێکی سەرەتایی و چاکسازی ڕیشەی لەسەر جەم بوارەکانی ترا دەست پێ بکە بۆ ئەوەی کە ئەبوایە زووتر دەستی پێ بکردایە بۆی ئێستا دەرەنجامەکەیمان ببینایە. بەڵێ نەجی بەخان ینی بۆ ڕوبەڕوونەوەی گەندەڵی ینی
ئاسان نییە بۆ حکوومەت کە ئەگەر بۆ منە بازرگانێک بەرپرسێکی ئیداری گەندەڵی ینی دەسەڵاتی ئیداری خۆی بەکارێنە لە بواری بازرگانیانی کاری نایاسایی ئەنجامدا لە ماوەی ڕابردوو بازدەوە کرا کە بازرگانی لەگەڵ داعشەکرێت لەلایەن هەندێک لە بازرگان لە ناو هەرێمی کوردستانەوە ینی ئاسایی نەبوو کە حکوومەت هێرێم با بڵین ئەم کەسانی کە ناویان هاتووە یاخود مەلەفەکانیان لای حکوومەتە دادگاییان کات بۆی ببێت بە نمونەیەک بۆی کەسانی تر چاوی لێ بکەوە سڵ لە یاسا بکەنەوە ڕێز لە یاسا بگرن یانی ئێمە کارێکی قورسە بەڕای من نەخێر کارێکی قورس نییە وا منیش ئەوەیە کەوتم جۆرێک لە بێهیوایی بەڕاستی بۆ تاچی کوردی دروستە بێت لەسەرەوەی کە ئیرادەیەک نییە بۆ چاکسازی بۆیە بارودۆخەکە بەو ئاستە گەیشتووە ئەگەر ناوەکو من ئاماژەم پێدا لە سەرتاوە کە ئێمە وەکو لیژنەی دەستپاکی یەکێک لە کارەکانمان ئەو دۆسیە بوو بە دوواداچوون بۆ بازرگانی لەگەڵ داعش وە کۆمەڵێ بەڵگە و دۆکۆمنتماندا بۆ لیژنەی کە حکوومەت یاریمی کوردستان خۆی دروستی کرد بەسەرپەرشتی وەزیری ناوخۆ لیژنەیەکی دروست کرد بۆ بە دوواداچوونی ئەوە ئێمە بەردەوام لە هەماهەنگیا بوون لەگەڵ ئەو لیژنەی حکوومەتە لە کۆتاییە سەرۆکی لیژنەکە ئەوەی ئاماژەی بۆدا بۆ لیژنەکە ئێمەکە بەڵێ ژمارەیەک لە خەڵکی گیراون لەسەر ئەو دۆسیە وەدانیان بۆ داناوە کە بڵێ بازرگانیان کردووە ئێستا لە ژێر لێکۆڵینەوەدان بەڵام ئایا دەرەنجامی لێکۆڵینەوەکە چی بوو ئایا ئەو کەسانە کێ بوون لە چ ئاست و پلەپایەیەکا بوون چۆن جورئەتی ئەوەیان کردووە ئەو بازرگانی ئەنجام بدەن نەجی بەخان ئێوە بەشدار بوون لەو لیژنە بەڵام زانیاریتان نییە لەسەر ئەو کەسانی کە دەستگیران لەسەرەوە بۆیە نەخێر ئێمە تەنها بە ژمارە بە ئێمەیان وت کە 15 بۆ 19 کەس تۆمەتەکەیان بەسەرا ساخ بۆتەوە و ئێستا لە دادگان بەڵام ئایا چ سزایەک دراون نەخێر ئێمە هیچ زانیاریەکمانە و بەردەوامی ژێمە داوامان کردووە کە راپۆرتی کۆتایی لیژنەکە بۆ ئێمە بنێرێ یعنی ئەمە کارێکی ئاسان بوو بۆ حکوومەت ئەگەر بیتوانایە ئەمەی بکردایە بێگومان ئەمە ئەبووە ڕەتعێک بۆ ئەوەی کە کەسانی تر هیچنە سڵ بکەنەوە لەوەی کە تاوانێک ئەنجام بدەن ئەگەر لە سەرەتای ئەم دەست بەکاربوونی ئەم حکوومەتەوە بتوانرایە چەند گەندەڵ کارێک بدرانە دادگا بێگومان ئەمە دەور و کاریگەریە بوو بۆی کە خەڵکانێک جۆرێک لە چاوترسێن بکرانایەوە سڵیان بکرێتەوە بەڵام کە ئەبینن هیچ سزایەک نییە هیچ لێپرسینەوە و بە دوواداچوونێک لێ بێگومان گەندەڵی بەو ئاستە گەیشتووە و خەڵک لە هیچ شتێک سڵ ناکاتەوە تەنانەت ئەگەر لەسەر حسابی ئاسایشی و ئارامی خەڵکی هەرێمی کوردستان و ئاسایشی نەتەوەیش بێ دێن بەستەنها بۆ بەرژەوەندی شخصی خۆیان ئەو گەندەڵیانە بەردەوامی پێدەن. بەڵێ زۆر سپاس بۆ نەجیبە لەتیف بڕیاردەری لیژنەی نەزا لە پەرلەمانی کوردستان سپاس بۆ تۆ کە لە شارێ